لەو 153 خێزانەی کە هەفتەی ڕابردوو گەڕانەوە بۆ ناحیەی جەلەولا تەنها 13 خێزانیان لە ناو ناحیەکەدا ماونەتەوە، ئەوانی تر جارێکی تر ناحیەکەیان بەجێهێشتووە. بەو پێی ناحیەکە هیچ خزمەتگوزاریەکی تێدا نییە و ژیان تێیدا ئەستەمە. خزمەتگوزاری مانی ئێستا 553 ماڵ گەڕاوە بۆ جەلەولا، 10 ماڵی ئێستا تایە. چونکە خزمەتگوزاری مانیە نە ئەومانەیە، نە کەرەبەمانەیە، نە قوتابخانەمانەیە، ئەوەیش نایەت ئێستا خۆتە زانی مەکتەبی هەیە. حاڵی چۆن؟ ئێمە داواکاری لە حکوومەتی هەرێمی کوردستان هێزی پێشمەرگە لەوێ لە جەلەولا بێت، هێزی پێشمەرگە خۆتە زانی یعنی هێزی خۆمانیە ئیتر نە مانگەرەکە ئیتر هێزی تر بێت بۆ ناو شار جەلەولا. ئاسایشمانەیە لە خوا وەزیا وەزعمان باشە، عیبمان نییە، بەس وەتم پێت ئەومان نییە، کەرەبامان نییە، خۆتە زانی ئەمە وەزع جەلەولایە، خۆش قبوڵی ناکە. ئێمە داواکاری لە حکوومەتی هەرێمی کوردستان، داواکاری لە منەظەمەی ئەوەی منەظەمە عاید ئەڵمانیەیە، عاید شتێترە، شوێنێترە، بات بۆ جەلەولا خۆتە زانی ئێستا پارەمان نییە. ئێستا لە ناو جەلەولا جموجۆڵی کەم تێدایە و چەند کەسێک لەوانەی گەڕاونەتەوە بۆ ناحیەکە دووکانە وێرانەکانیان ئاوەدان کردووەتەوە و وەکو خۆشیان دەڵێن بەشێک لە کڕیارەکانیان پێشمەرگەن. تقریبا 34 دوکان کریاتۆ لە جۆلا لەگەڵ خۆمە پێنجەبین دوکانم، ئەمڕۆم دوکانم کردێتەوە. وەڵاهی جەماعەت خەڵک منتەقا تێنە لێمەکردن و لەگەڵ جەماعەت پێشمەرگە ئەتێن. هەندێک لەوانەی گەڕاونەتەوە بۆ جەلەولا سەردانی دوکانەکانیان دەکەن و ئامادەکاری بۆ پاکردنەوە و ئاوەدانکردنەوەیان دەکەن. ئەمە دوخانمە هاتم ئێستا پاکێ بکەم، هەنوو کەم شیشەکان تەقاوە، کەمی هەنی هەیە غەرازی سوتاوە، تۆم تامیری کەم حازر بکەم ئارا گەڕانن ئەوە سا گەڕێنەوە ئینشاءڵڵا. فبازارمان سهیلاکە، یعنی ئەتوا کار بۆی، ئەتوا خەدەماتی فرە بێ، ئاوی کارەبای، یعنی مەجارەیە، یعنی شارەکەمان ئێستا هیلاکە، ئەتوا یارمەتی لە گشت لاوە. لە ناو جەلەولادا هێزە ئەمنیەکان ئامادەییان هەیە و لە ناسنامەی ئەو کەسانە دەکۆڵنەوە کە هاتوچۆی ناو ناحیەکە دەکەن. دڵشاد ئەنوەر، دەنگی ئەمەریکا، پارێزگای کەرکووک.